جا ئێستاوە میوانم دێت زۆر دڵم خۆشە لە دەرگا دەدرێ ڕۆژانی جەژن دەستی پێ کردووە منداڵەکان چاوەڕێن بێنە ماڵی من و منیش پێشوازیان لێ بکەم با بەیەکەوە دەرگایان لێ بکەینەوە. فەرموو. وعەلەیکوم ئەسسەلام ڕەحمەتوڵڵا وبەڕەکاتوو لێت موبارەک بێ بەخێر بێ کاکە ئۆزان جەژن پیرۆز بێ کاکە موحەممەد جەژن پیرۆز بێ هەر بژی مێلا خان جەژن پیرۆز بێ بەخێر بێ سەر چاوسرە و شەخان جەژن پیرۆز بێ هەر بژی بەخێر بێ. فەرموو بوەستن با تۆزێ قسە بکەین پێش ئەوەی بچینە ژوورەوە پەلەتانە بچنە ژوورەوە پەلەتانیان حەز دەکەن هەندێک قسە بکەین لێرە کاکە موحەممەد با تۆزێک بێتە پێشەوە وەرە باشە دەمەوێت پرسیاری ئەوتان لێ بکەم پێشی بچینە ژوورەوە ماشەڵڵا چەند جوان خۆتان گۆڕیوە خۆتان ئامادە کردبەوە چێ سرەوشە ئامادەی کردی چێ ئەو ڕەنگەی بۆ هەڵبژاردی هەر دایکت باشە هەر بژی مێلا خان چێ ئەو ڕەنگەی بۆ هەڵبژاردی و جلو بەرگە دڵت خۆش بکە هەڵبژارد گوتت لە دوکانەکە گوتت ئیلا ئەو ڕەنگەم دێ دایکت گوتی ئەو ڕەنگە جوانە هەردووکتان پێتان جواب یەکەم جار کامەتان پێتان جواب بوو هەردووکەم ڕانەدا لە دوکانکە قەت نەتگوت ئیلا ئەوم دەوێت و نابێ ئەوم بۆ نەکڕێت نشتم نییە زۆر باشە شتێکی چاکە دەست خۆش کاکە موحەممەد بەخێر بێ چێ جلوبەرگەکانی بۆ کڕی دایکم دڵت خۆش بوو کە ئەو ڕەنگەت هەڵبژارد حەز لە ڕەنجی تر بوویان ئەو ڕەنگە زۆر پێ جوان بوو خۆی هەموو ڕەنگێک جوانەوە نیە هەر بژی دەست خۆش بێ ئەو زار ماشەڵڵا چاکەتەکە لە ڕەنجی چاکە دەکەینە تۆزێک لە یەکەوە نزیکەوە نیە باشە دەمەوێت ئەوە لێ پرسم چێ ئەو ڕەنگەی بۆ هەڵبژاردی باوکم ئەی لاسای منت کردوتەوە ئۆزان کە ڕەنگەکەت هەڵبژارد و باوکت جلوبەرگەکەی بۆ کڕیتی بە باوکت گوت گوتم سوپاس دەست خۆش بێ سپاس دەستخۆشی لێ کرد زۆر باشە هەر بژی کاکە موحەممەدیش چاکەتی لەبەر کردووە خۆشی ئامادە کردووە دایکت یان باوکت جلەکەی بۆ کڕی باوکت ئەو ڕەنگەکەی پێ جوان یان بۆ خۆت باوکت پێ جوان بوو بۆ خۆت پێ جوان نەبوو ڕەنگەکە نام لە مەکتەبی ماوەختی ئەو کاتە لە مەکتەبی باشە ئێس کە بە سوپرایز بۆی کڕی و بە ها لە ناکاو جلەکەی نیشان دەیت دڵت خۆش بیان کوتەوە ڕەنگە چییە؟ زۆر دڵت خۆش بوو سپاست کرد زۆر باشە.